باڵەبان و زەڕە بۆ هوەرە ڕستانە شێخ دیاریە لە بەخێراتی میوانە بەڕێزەکانەکەم بەخێراتن سەرچاو تەمە درێژ بن پرشنخان گوڵی نردووە سپاسانەکەم سوپاس بکە کە دیاریمان دوێنەناسی گەڕامیدیا و خۆشەویست ئەحمە خۆشناتی لە سا بۆمان بورهان و کاکە دیاری و کاک ڕێباز و کاگەلان و خاتو پرشنگ سپاس کاکە ئەحمەدجان کاک ئەحمەوە ئالان ئەڵێ ڤیددیۆکەی بۆ دروست نەکردم ێستا خۆ مەزانڵێت خوێنمەوە دەموچاوی ئەگەر ئاوتی کرد ئەوە خەتای توێ خۆش ئێستا مەچینە لای گۆرانیشی کاکە کازمجان بەیەکەوە لەگەڵ باڵەبان و زەربە بەخۆم تەکلیفی میلۆدیەکەم لێکرد نازانەوەی خستۆتە یەکەمەوە دووەمەوە سێمەوە باشە ئەوەی خۆتان بەنازەکە فەرموو فەرم با بچین لای گۆرانی بنازه بنازه کردم به سجبه توان بمراده کردم ختم فيا نابو لخشته يد برده حاكم وعلى بيني معنا يا فرسياني اللي كان ختايك معنا يا ريب بناز هاد بنا زوايا جرقينا بعد ما كباب ساعة زوايا كباب ساز اي جنم بابي ويا زوايا مرقم كلمته ذاك يطلق مكلي كالي وطن خوف ذاك يا قريب بناز هاد بنا زوايا جرقينا بعد ما كباب ساعة زوايا كباب ساز اي جنم بابي ويا زوايا دەستان خۆش بێ بەخێر بێنەوە کاگالانجان دەست خۆش بێ قوربانە بم دەستان خۆش بێ کا کازمجان تۆ دانیشتەکان کە بڵین ئەم بەشداریەکەیت ئایا هەر بە زەربوونەیە زۆر بە کات حەزەکەی یا بە دەفەکەوەیە لەگەڵ چیبۆردەوەنەشە بەس بە زۆری وەکو زۆربەی کاتەکان هەر زەربوونەی ئەوە زیاتر دەستە خۆش بێ بۆیە حەزەکەم بایەخ بەوە بێت بۆیە زۆر پێم خۆش بووم ئاریا کازم گوڵی نردووە دڵی نردووە سپاس یەکەم
کاکە بەختیار جا بەڵێن نەما خۆشەکەی جاران کاکە جەزاجان وەڵی خۆی خۆشەکەی جاران نەماوە کاک بەختیارجانێمە بۆیە ئەمانە دڵیەوە خۆشکەین بۆیە هەموو ڕۆژێک لێرە شەو ڕۆژمان خصوص سەرێک لە گەڕامیدیا ئەمانەیە خۆشێک بەیە و بەخشین دوێنێ و پێرە باسی خەیرانی نەوت و موچە و ڕێکەوتن و ڕێنەکەوتن و ئەم بەزم ڕزمە و دوێلا ڕۆژمان کرد جا دوێنێ هەر بەرنامەکە تەواو بوو 400 ملیارەکەش یاتە سەر ئەڵە ناینێرێت و ئەینێرێت و تۆ سێ مۆزعەکە لە وڵاتەیە جام هەموو قەیرانە نمێ سواسی کاک بەختیاری ئیسماعیل کاک بەختیاری دەنگ و باس بکەم کەەوە لە ڕێگەی ئەو بەڕێزیانەوە شەش دەبە نەوتی پێشکەش کرد بە گەڕان میدیا و بەو خاتونە بەڕێزەدا هەژاری کە داوای هانای بۆ ئێمە هێنا بوو کە فریای بکەوین و مناڵەکانی ڕق نەبنەوە لە سەرمایە دەولاشەوە قەیرانی 400 ملیارەش یاتە سەر چی بکەین نازانم ئەگەر بەم گۆرانیانە نەبێ ئەمە و خەوانە چۆن بڕێنینەوە چۆن خەمی خەڵک بڕێنینەوە ئەوانە کە جۆمان لێگرن ناو سیارەکانیانەوە لەبەرەوەی خیاڵی لای شتانە نەبێت بۆی تووشی دڵە ڕاوچی و نەخۆشی و بێتاقەتی نەبێمانە دڵیەوە خۆشکەنەوەی کە بینەرمان ئێستا لە ماڵەکانیانە بۆی ئەوە نەیخەنە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ پاسێکیان بە هەواڵی زۆر خۆش ڕێگەێنن وەک وایە بڵێ مژدە ئەڵێ بەپەلە هات ئەو 400 ملیارەکە نانێرە تۆ سەیری و خەبەرە خۆشە ئالان هەڵە هێنی نور کاگەحمە بۆی نووسیە بڵێ ئالان گیان ڤیددیۆکە لە پرۆژەدا هێشتا تەواو نەبوو بۆی دڵی جنەکە ئاریا کازم سڵاوی نردووە هاوکار عەبدوڵڵای خۆشەویستی کارمەندی خۆبەخش و مادوونەناسی گەڕامیدیاڵە مادوونە بن ڕێز و خۆشەویستی بۆ مامەزەزای خۆشەویست بە خێراتنی و هونەرمەندە جوانان ژەکەم شارە زور ئەڵێ سڵاو لە تەواوی گوێگران و بیسەران سڵاو لە مامەزای خۆشەویست سپاس دەکەم خۆشەویست لە شارە زورەوە هەرمسا شارە زوری شاه چاو ماچەکەم کاکە کازمجان گۆرانی ترمان پێشکەش بکە فەرموو خۆشەویستانە من بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێت لە گەڕامیدیا لە یەک کاتە لە یوتیوب لە چەناڵ یوتیوب بە لای بەڕوان بەرنمەیە لە فەیسبوک بە لای بوو بە ڕاستەوخۆ پێشکەشتان نەکرێت لە تەلەڤیزیۆنی گەڕانیێزی لە میکس میدیا لە فامیلی بۆکس ئەوەن بۆکس ئێستا بینەرمانن و هەروە لە ڕادیۆی FM 94.1 فەرمۆچینی لە گوێنەی تری کازم سیاجێز بەخوا بچینە بەرنامە ڕاستەوخۆیە ئازاڵاتم فەرم سەرگیری ژنی تەماویە هەنگاو و مێڵا و هەوڕێی تەنیایە ڕێگای شیرین و تاڵم بڕیوە مەلی ئاواتم لە دڵتەریوە لالەی بەهار و هەوری پڕباران وەکو عمری من گشتی هەڵێوەرە داری خۆزگەی دڵە گوڵێکی نەگەر داری خۆزگەی دڵە گوڵێکی نەگەر شەو چرای ڕوونی لە من هەڵاکرد ئایای لە من هەڵاکرد بەفری سپی بەسەر مەبارێ چی بکەم هەتاوێ ڕووناکیم نادێ دێتەوە یادم عمری ڕابردوو ئومێدی وەری و ڕۆژی لەداچوو ئەگەرم جارە ئەگەڕایتەوە بۆم بازە کردی ژینی بێتۆیێ ئەمود نازداری مەجلیس و کۆڕم دوای تۆ مەڵاوە خۆشبەختیم ڕۆی ئایای خۆشبەختیم ڕۆی
دەفتەری یادگاریەکە گەش پەڕەکانی بەغەم نەخشاونێ هەرچەند سەیرەکەم یۆڵم بۆ شادی لە یەک پەڕەشدا لێی نەنووسراون عەقلەم ژیانە ئاغ بۆ تەمانە وا گەڵای بەختم هەڵوەری لەدار کەشتی ئومێدم سەرە خوارەکە دەرێ فەتێنیە و بگاتە کەنار دەرێ فەتێنیە بگاتە کەنار یعقوب واکر بوو بە چاوەڕوانی زوڵەیخا یوسف بوو بە دەرمانی دەردان دۆستی سەنگینە کە هاوڕازت بێت هاوای لە ژینە ئێستا بەبێ کاز بەبێ هەوڕازم هەرچەند بۆ خەڵکی وەک بەردەبازم بەڵام شک نابم ئەزیزێگەم ڕۆ لەگەڵ ڕاز بێ و بێسوچ و درۆ لەگەڵ ڕاز بێ و بێسوچ و درۆ بەخێر بێنەوە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ خۆشەویستانم هاوکار عەبدوڵڵا زڵاوی نادۆ سپاس دەکەم کاکە ڕازگەڕ ڕەوف ئەمانە هەمووی خۆشەویستانی گەڕیان میدیان ڕستاوتان لێ بێ سەرکەوتوو بن بەخێر بێ بە خراپنی میوانە بەڕێزەکانەکەم زۆر سپاسی کاکە ڕازگۆکەم کاک کوردواری سڵاو و ڕێزی نادووە کاک نەوزادی خۆشەویستی هەموو گەڕیان میدیا کە هەر تەنانەت فەیسبووکەکەی ناونەوە نەوزادی گەڕیان میدیا سڵاو و ڕێزی نادووە دەستخۆشی نادووە سوپاس بۆ کاکە نەوزادجیان ئەو چاوانەی ماچەکەم کاکە کازمجان چەند ساڵە بێ بەتەواوی یعنی تر لەم بوارەیە دەرکەوتووی ئەزام دەمێکە لەوانە هەر لە مناڵیەوە بڵین دەنگ بەڵام چەند ساڵە دەرکەوتوی ئەوە دەرەکەی وەڵی خۆشحاڵم ینی هیوادارم زیاتر پێ بێجگە لە دانیشتنەکان قەتبیری لەوە نەکردوێتەوە لە کلی پێش شتێکەکەنی بۆ خۆ تۆمارکردی بە تایبەتی هونەرمەندەمیلیەکان بەداخەوە زۆربەتان چونکە ئەتیمادەکەنە سەر لەو دانیشتانە هەمووی گیرە بە ڤیددیو بە بڵاو بێتەوە جمهورێکی باشتانێ سپاس بخوا بەڵام ینی بیرتان لەوە نەکردو کلیپێ بۆ خۆتان ئێستا بۆ نمونە عەزیز وێسی هونەرمەندێکی میلی سەرکەوتووە لای من لەبەرەوەی هەموو ساڵی جەمێ کلیپێ بۆ خۆیەکە بێجگەلەوەی چەند ئاهەنگی هەیە چەند بۆنی هەیە ڕاستە بەڵا وڵا ئێوە من شایەتیەوەیم کە کەس هاوکاری نەکردم ڕاستی ئەوەیە بەڵام ئێوە خۆتان فارزکەن ئێوە خۆتان کە شتێکت بڵاو کردەوە زۆر چۆن ناو خەڵکەوە زۆر جەماوەرێکی باشتە بوو مەجبورە بن بێن ئاوکاری تۆش بێت چکە خۆی ئەبێت تۆش بەردەوام بیت کۆڵ نەیت بۆ هیچ چۆڵی نەکەیت خۆشەویستانمە بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێت لە گەڕیان میدیا ئەگەر هەر پرسیارێکتان نەبوو لە من یا لە میوانە ئازیزەکەم ئەتوان لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیاوە پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە 1970 471 5264 و یاخۆ ژمارە مۆبایلی 1970 895 کە واتساپی لەسەرە بۆ کوردایی تاراوگا و یاخۆ ژمارەی کۆڕەکمان 1950 کامەشیان ڤایبەری لەسەر ڕێز سڵامەنێ بوتان کا کازمجان من گۆرانیەکەم تەکریب لێ کردی ناوچەی خۆتانە ئەرچانە من بە دەنگێک بەس کەمال پێنجوانی جۆم لێ بۆ بیکا بە گەڕیان منش حەزم کردەکە بۆ شێوە گەڕیانە بتوانی پێشکەش بکەم بکەی خۆی شلێرجیانە بەڵام خۆی شلێرجیانە بەڵام تۆ زۆر خۆش کەمێک مانوت پێش بەرنامەکە بەلای منەوە زۆر خۆش بوو ئافرە بەگەڕێن
سار سنگاکم تو خواب جان ام جانکم دست بازی تالا سار سنگاکم تو خواش جان والله نکم دست بازی هاد وقلافا وتخوى خمار جان أمزا بقر بردامي والله خلقي غماقوا تخوى شنيار جان ومن وقم خدامي والله بكم بساكو بودان اجداني تخواش الارجان بمرمي واراني تو اي بودان اجداني تخواش الارجان والله يا واراني تو والله باقم بربياني أي باتو دنبام تخواش الرجال والله كاكم جنبياني أي باتو دنبام تخواش الرجال والله كاكم جنبياني بەخێر بێتەوە سوپاس دەکەم چۆن بە دڵی من بوو من داوام کرد سوپاس دەکەم چاو ماجەکەم کاکە ڕەوەز نەوزادی خۆشەویست ڕەوەزی خۆشەویستی گەڕامیدیا کە پێرە بوارن لێرە بلگەمانە کاکە ڕەوەزیان ئەڵەستڵاوی تەواوم بۆ هەموو ستافی گەڕامیدیا و کاکە جەزا و کاگالان و ئازیز هەیە هەر ساغ و تەندروست باش بن ئینشاڵڵا سوپاس کاکە ڕەوەزیان کاکە ئالانە نەنووسایە ساوکەوە ڕۆژەی نەبووە تۆزەکەیتر ڕەوەزجان ئالان وایە ئالان دڵی وەکو تەپڵەکەی خۆی ناسکە وەکو زەڕبەکە وایە ویستم ڕەوەزجان بخەمەوە پێکەن هیچکەوە ڕۆژاگە لێ بوو تووڕە بووی سەر کە ئالان تووڕە بووی سەر ڕەوەزوتی کاکە وەرە بەخوا کاکە نەوزادی گەڕامیدیا چای ماچەکە وەڵام مادوو نەبن دەستان خۆش بە سڵاو ڕێز بۆ کاکالان بۆ میوانە بەڕێزەکان سڵاوی تایبەت بۆ کاکەزا و کاکالان سوپاس کاکە گیان چاوەکانە ماچەکەم کاکە نەوزادجان کاکە شێرکۆ شێریش هەر سڵاو ڕێزی دۆ چاوەکانی ماچەکەم کاکە کازمجان چەند گۆرانی ماوە پێشکەشمانی بکەین سەریاکەیە دوان ماوە ئەچینە جار شادەکاکەین بە دیاری بەرنامە چێن لە گۆرانی تری بەڕێزە ئەڵە بەخوا ڕەوەز نەوزاد دەڵێ بەخوا ناوێرم مامالان ێمە تووڕابێ ئەڵە دڵی منە ئالانەوە هەروە ئالان خۆشەویت مامە ڕەوەزجان تۆ ڕۆحی منی مامەجان ڕەوەزجان کۆمەڵە گۆرانی تری باش ئامادە بکە ئێمە دەستمان لەنەوە دەستای لەگەڵ تۆ هی نبینەوە تا ڕەوەزجان تری
میلی زۆر زۆر خۆش بە دەنگی کاکە کازم سیاجۆزی بە باڵەبان و زەربێکی کوردەواریەوە فەرمو. خێر بێنەوە کاک ئالانجان دەستان خۆش بێ یەخوا دەست خۆش کاک کازمجان دەمە خۆش بێ کاک کازمجان من نزیک بوومەتەوە لە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی ئارزومەندان ئەمەوە بە بینەران و بیسەران بەڵام ڕۆژی دووشەمەی داهاتوو یەکەم حەڵقەی وەرزی نوێی بەرنامەکانی بەزمەکانی جەلاگۆڵەی خۆی و بەزمەکانی دەست پێکاتەوە کاژمێر دوێنی و بۆ ئاگاداری هەموو خۆشەویستان و ئازیزانمان کاک کازمجان چیت هەیە بۆ گەڕای میدیا چیت هەیە بۆ کەناڵی ڕادیۆی میلی گەڕیان و هەوادارانی باسی هەموو کاربندەکانیانەکەم بە تایبەتی جەنابەت کاک ئالان کاک کاک بورهان چاوی ئاماژەکەم بەڕاستیەوە مای شانازیم بوو زۆر زۆر سپاس دەکەم ئەگەر پێشنیارە ڕەخنەیەک لەیەک تێر ئێمە بۆی خۆمان چاوکەینێمە بە ئێمە یعنی ئەوە ئەخوازین کە خۆشەویستانمان پێمان بڵێن چی بکەین باشە بەس داوای سەرکەوتندا مۆفاز زۆر زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن بۆ خۆن سپاس بۆ ئەمە دەبوون و سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بۆم بەرنامەیە بۆ پشتی کامێرە بۆ کاکە دیاری و کاکە ڕێباز و کاکە بورهان و هەموو خۆشەویستان لەگەڵ دیاری بەرنامەیە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی ئارزومەندانێنی لە گەرامیدیا ئەوێ گۆرانیەکەی کاکە کازم سیاجۆزی بەفەرمێ.
بڕۆ بە کەیفێ دڵکە